عرض سلام و ادب خدمت همه دوستان. بخشی از صحبت‌های مشترک قسەی هاوبەشن ولی در نگاه کلی ما اهالی لە گشتیدا ئێمەی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست باش شەڕکردن دەزانین شەڕ دەزانین بەڵام بە باشی ئاشتیکردن شارەزانین. پێویستی ئەوەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمڕۆ زۆر پێویستی پێ هەیە ئەوەیە کە ئێمە هەموو وەکو ئێرانی وەکو تورک وەکو سووری وەکو عێراقی وەکو کورد فێری ئاشتی بین، هەرچەند کە ڕاهێنان و مەشقی ئاشتی زۆر سەخت و گرانە و هەندێک جار چوونە ناو تابۆکانە کە پێویستە و تابۆیانە بشکێنرن کە بۆ ئەو کەسانی کە قسە لەسەر ئاشتی دەکەن لەوانەیە باجی بەدوادا بێت. تا ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا قەیرانەکان بەڕێوە براون. لە تورکیا قەیرانی تورکیا ئیدارە کراوە بەڕێوە براوە، لە عێراق قەیرانی کوردی بەڕێوە براوە نەک چارەسەرکراوە. ئێرادەیەک پێویستە بێتە ئاراوە کە ئەم ئێرادەیە بیر لە چارەسەرکردنی قەیران بکاتەوە. ئەم چارەسەرکردنی قەیرانەش کاتێک ڕوودەدات کە بیرکردنەوە و مێنتاڵیتی سەرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕێت، تێڕوانینی ئەوان بۆ پرۆسەی قەیران بێتە گۆڕین. من چەندین ساڵ لە تورکیا ژیاوم و هەست دەکەم لە ئێران و لە عێراق و لە سووریاش هەر بەو جۆرەیە. ناوچەکە بە مێژووەوە گیرۆدەیە. سەرانی ئێران و تورکیا و سووریا و عێراق و کورد گیرۆدەی مێژوون. کاتێک لە مێژوو سیاست بێتە دەرەوە ئەو کاتە کارەسات دەخۆڵخێت، چونکە مێژوو هەر قەومیەتێک هەر نەتەوەیەک شوناسی خۆی هەیە بە گێڕانەوەی خۆی. دوێنێ دۆستێک لە سەلاحەددینی ئەیوبی لە مراسمی ئەبوو موسلمی خوراسانی قسەی کرد لە تورکیەم بە هەمان شێوە لە کەسانی دیکە و مەلازگرد و لە ئێرانیش بە هەمان شێوە مێژوویەکی گەورەی خاوەنشکۆیان دەوێت. لە کاتێکا کە مێژوو ئەگەر ڕۆڵێکی گشتی نەگەڕێت دەتوانێت کارەساتی بە دوای خۆدا بێنێت. سیرکەن ئێوە لە قسەکانی ماکرۆن یەک جار نابیستن کە گێڕانەوەی وتەیەکی ناپلیۆن باس بکات. مێرکەڵ هیچ کاتێک یەکێک لە قسەکانی پسمارک ناهێنێتەوە. ئەو مێنتاڵێتی و جۆرە بیرکردنەوەیانەی کە باوەڕیان بە مێژوو هەیە ئەمە دەکەنە سیاست. ئەم سیاسەتە کاتێک کە مێژووی ڕابردوو دێنیتە ناو جۆغرافیای ئەمڕۆ شەڕێک دەبێت کە ئێستا ئەم قەیرانانەی لێبەدی هاتووە بەرهەم هاتووە. من لەگەڵ خاتوو لەیلا زانە بە بۆنەی کارەکەمەوە چەند دانیشتێکم لەگەڵێ هەبووە. لە یەکێک لە دانیشتەکانە گوتی ئێوە ئێرانیەکان و ئێوە تورکەکانی عوسمانیەکان لە شەڕی چاڵدێراندا ناوچەی کوردستانتان بە هاوبەشی و ڕێکەوتن لە نێوان خۆتاندا دابەش کرد. ئەمە جۆرێکە لە مێنتاڵیتی کە خۆی بە قوربانی دابەشکردن دەبینێ. لەگەڵ دەمیرێڵی شاکە هەمان شێوە کە ماڵی لە نزیک سەفارەت بوو دوای سەرۆک کۆماری ئێمە لەگەڵ بەڕێز دەمیرێلە زۆر دانیشتنمان دەبوو. لە چوارچێوەی دانووسانەکانە ئەو ئاماژەی بەوە دەدا کە بابەتی دۆسەی کوردەکان دەکرێت هۆکارێک بێت بۆ هەڵوەشانەوەی ناوچەکە دابەشکردن و بۆ ئەوەی ئەمە بژێنێت باسی لە کۆماری مەهاباد دەکرد. ئەم مێنتاڵیتیانە قەیرانیان لێ دەکەوێتەوە. ئەم مێنتاڵیتیانە هۆکار دەبن بۆ ئەوەی
ئێمە دۆزینەوەی ڕێگە چارە لە باتی ئەوەی قەیرانەکان چارەسەر بکەین بیر لە بەردەوامی قەیرانەکە بکەینەوە. ئەمەش دەبێت ئەوەی کە هەر کەس گێڕانەوەی خۆی بۆ مێژوو هەبێت، ئەمە بۆ ناوچەکان دیکە و دەرەوە ئەوان دیکە هەناردە بکات و خۆی مێژوو خۆی دروست بکاتەوە. وەک دەبین کە ئێمە لە ناوچەکەدا کەم تا زۆر ئێستا گیرۆدەیەوەین. وا دێتە پێشتاو کە مێژوو پێویستە بۆ دروستکردنی پەیوەندی خەڵکان، بۆ بەهێزکردنی خەڵک و بۆ دۆزینەوەی ئەو خاڵە هاو بەشانە بێت و لە بری ئەوەی خاڵی جیاوازی بێت خاڵی نزیبوونەوە بێت و لە ڕاستیدا ناوچەکە پێویستی بەمەیە. ئێمە وەکو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو شتێکمان هەیە بۆ دروستکردنی ناوچەیەکی بەهێزتر، بۆ ئەوەی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهێزتر بکەین لە تەواوی ناوچەکانی جیهان، حتا لە یەکێتی ئەوروپاش بەهێزتر بێت. ئەو تواناییەمان هەیە، بەڵام ئەوەی کە نیمانە ئەو تێڕوانینە ئەرێنیەیە و هەروەها ئەو تێڕوانینە پۆزەتیڤەیە. کاتێک کە تێڕوانینێکی پۆزەتیڤ نەبوو، ئەو کات تێڕوانینێکی نێگەتیڤێتە شوێنی و لەوەشەوە کە سیاست بێتە دەر، ئەو کاتە قەیران و ئاسەنگ دروست دەبێت. چارەسەری قەیرانی کورد لە تورکیا لە گفتوگۆدایە، لە دانوستاندایە، لە ڕەوتێکدایە کە دەستی پێ کردبوو. من لەو 30 ساڵەی کە لە تورکیا کارم کردووە، کاتێک کە بە تێڕوانینێکی استراتیژی سەری تورکیا دەکەی، ئەو گۆڕانکارانەی کە بە دەستپێشخەری ئەنقەرە دەستی پێکرد لەسەر باری ئاشتی ڕیفۆرم نەبوو، بەڵکو شۆڕش بوو. حەسەن جەمال لە کتێبی کیدا دەڵێ گۆندیەک مانگاکەی بە زمانی کوردی هەی لێ کرد، بانگی کرد، دادگا بانگی کرد و سزایدا و بەندی کرد. کەواتە لێرە بزانن کە ئەمە لەکوێوە گەشتووەتە کوێ، تاو کوێنەی بەڕێز عەبدوڵڵا پور ئەو کاتە دانی بە شوناسی کوردی دانا، تا گەشتەوەی کە لەگەڵ قەندیل و لەگەڵ بڕۆکسێلا دانوستان هاتاراوە، گفتوگۆ کرا. دوو بابەت بوونە هۆی وەستانی ئەم گۆڕانکاران. یەکێک بابەتی سووریا و ئەو هەڕەشانەی کە تورکیا لەوە دەبینێت، ئەوەی کە تورکی هەست دەکاتەوە هەڕەشەیە. خاڵی دووەمیش ئەو توانایی کە کوردەکانی تورکیا بۆ خۆیان لە پێشاویان گرت، ئەم تواناییە دەرەوە لەو ڕاستیە سیاسی و کۆمەڵایەتیەکە لەوێ هەیە. لەوانەیە ئەگەر لە 2013 پێشنیازی هاوپەیمانیە کە ئاغای بەڕێز ئەردۆغان بە دەمیرتاشیدا، ئەو پێشنیازە ئەگەر وەڵامێکی ئەرێنی پێ بدرایەتەوە، ئەو کات چارەسەرکردنی دۆسیەی کوردی نەئەگەشتە ئەوەی کە ئەمڕۆ ئێستا جارێکی دیکە بوترێ لە تورکیا ناوچەیەک بە ناوی کوردستان بوونی نییە. پێم وایەکە کوردەکان لە تێڕوانینێکی گشتیدا پێویستە لا چاوێکیش سەیری خۆیان بکەن. بەدڵنیاییەوە وڵاتانی گەورەی ناوچەکە لە بەڕێوەبردننی ئەم بابەتە کوردیە، لە بەڕێوەبردننی وڵات و وڵاتداری لە بەشە جیاوازەکاندان. بەڵام ئەوەی کە ئێستا لە کاتێکا کە ڕەوتی ئاشتی و ئۆجەلانیش بە هەمان شێوە هاوتا و هاوڕایە لەگەڵ ئاشتی، ئەویش لە ساڵی 1992 دەڵێ کێشەی کوردەکان لە تورکیا بە دیموکراتیزەبوونی تورکیا چارەسەر دەبێت. لە 2013 تا 2010 ئێوە لە بری ئەوەی ڕەوتی دانوستانەکان بەهێز بکەن، بەڵکو ڕەتی دەکەنەوە، دەڵێن من هەوڵ دەدەم
کە بە تەواوی بوونمەوە ئەردوغان نەبێتە سەر و کۆمار ئەمە واتە ئێوە زەرفێت و کاپاسیتی کۆمەڵایەتی خۆتان لە تەواوی تورکیادا هەڵسەنگانێکی دروستان بۆی نییە ئامارەکان کاتێکە نیشان دەدان کاتێکە هەموو تورکیاتان ئێوە کاتێکە قسەتان بۆ هەموو تورکیا کرد ئەو کاتە ڕێژەکەتان کەم کردەوە بۆ 300%. ئەگەر ڕاوتی کورد دانوستانەکان درێژیان دەکرد پارتی دیموکراتیکی گەلان دەبووە هۆیەوەی کە جێگەی جاپۆ و جێگەی پارتی کۆماریەکان بگرێتەوە بەڵام لەبەر ئەوەی ئێوە ئەوەتان نەز هەڵسەنگانەکەتان دروست نەبوو بۆەوە بەشێکی زۆر لەمانە بەرەو دواوە چوون. ئێستاش بە بارودۆخێک ئێمە لە تورکیا ڕووبەڕووین کە پێویستە ساڵان چەندین ساڵ کار بکرێ و ئەوەی کە پێشتر هەبوو دووبارە زیندوو بکرێتەوە. بۆیە پێویستە کوردەکان لە نێوان ئەو سەقف و ئەو پەڕ و ئەمپەڕی داواکاریەکانیان بگەنە خاڵێکی میانڕەوانە و بە گوێرەی ئەو توانایی کە دەتوانن ئەوان نوێنەرایەتی بکەن هەنگاو بنێن. من لێرە نە دیپلۆماتم نە توێژەرم تەنیا دەمەوێت قسەی دڵی خۆم بکەم. ئەگەر لەسەر بنەمای ئەوەندەی کە هەنگاو بنێن ئەو کاتە جارێکی دیکە بەڕێوەبردننی قەیران دێتارەوە نەک بەڕێوەبردننی چارەسەرکردنی قەیران. لێرەش جارێکی دیکە کەسانێکی دیکە هەڵدەستنەوە و بەپەرۆشیەوە دەڵێن کە ئەمانە قسە لەسەرمە دەکەن. ئەمە دەکرێت دڵنەوەیەک بێت بۆ هەستەکان بەڵام سیاسەتێکی پراکتیکی لێوە هەڵناهێنجێنرێت. هەر بۆیە پێویستە لە قەیرانی کوردی لە تورکیا و تەواوی ناوچەکە ڕاشنالیزم بە عەقلانیەت کار بکات و گفتوگۆ و دانوستان حاکم ببێت. ئەم گفتوگۆیەش بە سەرنجدان بێت لەوەی کە توانستی ئەو دوولایەنە چەندە و لە نێوان ئەو پەڕ و ئەم پەڕی داواکاریەکاندا بگەنە خاڵێکی میانڕەوانە. ئەگەر بەم خاڵە میانڕەوانە گەشتن ئەو دەتوانرێت کێشەیەک بە ناوی کێشەی کورد لە تورکیا و لە تەواوی ناوچەکە چارەسەر بکرێت. من پێم وایە دوای هەڵبژاردننی شارەوانیەکان بە دڵنیاییەوە ڕاوتی ئاشتی جارێکی دیکە دەست پێ دەکاتەوە. Türkçe anlıyordunuz sanırım. Evet. Çok az bir zamanımız kaldı. Biraz toparlarsanız sevinirim. اما راجع به سوریه ما از اول هم ئێمە لە ئەوەڵیشەوە باوەڕمان بەوە هەیە کە چەندین ساڵ تێپەڕی تا ڕێگە چارەیەکی سیاسی کە ئێران لە سەرەتاوە باسی دەکرد ناوچەکە بۆی بگەڕێتەوە. ئەو وڵاتانی کە لە قەیرانی سووریەدا ئامادەیان هەیە هەریەکەیان لەوێدا ڕۆڵیان هەبووە. ئەو ڕۆڵانە لە بەهێزکردنی بوونی داعش تا سەرکوتکردنی خەڵکو و گۆڕینی سیاسەتەکان. ئێستا پێویست نییە ئێمە بچینە ناو وردەکاریەکانەوە. ئەگەر ئەو میتۆدەی کە گیرایە بەرودەستی پێکرد لەگەڵ ئاستانە و هەروەها لە سۆچی درێژەی پێدرا و ئێسش درێژەی هەیە لە چوارچێوەی ئەم گفتوگۆیانەدا بەر لەوەی میلیۆنان مرۆڤ ئاوارە ببن بەرەو ئەو چوارچێوەی هەنگاویان بنایە ئەو کاتە قەیرانی سووریە حتمان زووتر دەگەشتە ڕێگە چارەیەک. کوردەکانیش بەشێکن لە قەیرانی سووریە و لە چوارچێوەی دەستوری نوێی سووریا کە دادەڕێشێتەوە بە سەرنجدان لەگەڵ توانستەکانیان لەگەڵ ئەو نستەی کە هەیەە بابەتەکەی دەکرێت چارەسەر بکرێ. من لەم چوارچێوەدا خاڵێکیش باسکەم سێرکەن سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باوەڕم بەوە هەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کوردەکان دەتوانن ڕۆڵێکی زۆر قوڵ یان تێدا هەبێ هەر وەک چۆن لە تورکیا کوردەکان
بە تێپەڕینی تورکیان بۆ دیموکراسی ڕۆڵیان هەبوو یان ئەوەی کە بوونە هۆی ئەوەی کە خاڵێکی بازدان بۆ دیموکراسی لە عێراقیش بە هەمان شێوە کوردەکان تێپەڕین و گوێزانەوەن بۆ دیموکراسی لە سووریا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کوردەکان دەتوانن ببنە خاڵی گوێزانەوە بۆ دیموکراسی ئەگەر داعش هۆکاری سیکولاریزە بوونی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو کەمە لایەنێکی ئەرێنی هەیە کوردەکانیش بە هەمان شێوە وەک هێزێکی بەهێز دەتوانن تێپەڕین بۆ دیموکراسی بەهێزتر بکەن بە مەرجێک کە بە پرەنسیپەکانی باوەڕیان هەبێت هەم بە شێوەی کردداری هەم بە شێوەی فکری ئەمە کاتێک ڕوودەدات کە ئێمە ڕەوەندی کوردی وەکو پرۆژەیەک سیر نەکەین کێشەی کوردی لە سووریا لە تورکیا وەکو پرۆژە نەبینین پرۆژە بابەتێکی کاتیاڵێ 2 ساڵ 5 ساڵ دیموکراسی کاری شەوێک و دووشەو نییە دیموکراسی ئاراستەیەکە ئەگەر وەکو تەوژم و ئاراستەیەک سێری ئەوە بکەین ئەو کێشانەی کە کوردەکان لە ناوچەکە هەیەە دەکرێت لە چوارچێوەی ئەو ئاراستەیەدا بە ئەقلانیەت و بە مامەڵەکردن لەگەڵیدا ئەقلانیەتێک کە گفتوگۆ بەرهەمبێنێت بکرێت چارەسەر بکرێت خەیلی تەشەکر ئاغای سادقی